ئەم شتانە کەمێ تایبەتن. ئەرە دەرەوە ساردە؟ بادە چاکەتەکەم دەدەیتێ؟ دەچمە دەرەوە نەوەک سارد بێ. بەسەر چاو فەرموو. سپاس. ئێستا با بچینەوە سەر باسەکەی خۆمان. جەنگیز بە تەواوەتی چی بە تۆوت؟ وتی یەکەم جار تۆقە دەکەین. ئەگەر خاڵۆ دوایەوە هەموو شتە تۆقە لەگەڵ یوسف ئەیر بکە، ئەیر تێدەگا خاڵۆ کارەکەی داخستووە. دوایی تو ئەچێ نێوانەکەوە. عقلی یوسف ئەیر وەردەگرم. ئێوە ڕێکەوتین باچین چاوێک بە مەخزانەکاندا بخشێنین ها؟ یوسف بۆ خۆی وایە بە گومانە. دەبێ وای لێ بکەین گومانی نەمێنێ. تۆ ڕێبەری لەو کارەدا؟ ئێ سەیر کە ئەگەر نەخستانێک شتێک هەیە بیڵێ. دوای ئەوە کارەکە لەسەر تەفە و جەنگیز دەمێنێت. جەنگیز گەرنتی پێدا. وتی هەر لەو کاتێ ئێوە دەچن بۆ کۆگەکە من پیاوەکانی یوسف ئەیر دەخافڵێنم. هەر چێرەکان لەو نیم ساعتەدا بیکە. لە دوای من وەرن. باشە. بەڵێ کاک یوسف باشە پێیان دەڵێم یوسف دەڵێ لە ڕوسیان بمێنەوە ئاگاداری ڕامیس بن. حەزەکە دەیاندەمی خۆت قسەیان لەگەڵ بکە؟ باش. پیلانی ئەو ئاوایە ئەگەر کارەکە ئاوا بڕوە ئەوی تر لەسەر تۆیەتە خۆ. لەو کاردا ڕێگایەکە چۆن دەکەن؟ کارەکەەوە بڕوا مامی یوسفی بەسەر دێ؟ هێزی خاڵتان بەکاردێن. سەیرنا چاوەکانم بکە. جوان سەیرم کوڕە بزانە چێ دەتکوژێ. دوای ئەوە تۆ تەسلیمی جەنگیز دەکەیت. ئەو ئاوا بیر دەکاتەوە. دوا قسەم بۆ یوسف دەبێت. ئەویش لە ڕێگا پێتانی دەڵێت. لە دوا هەناسەکانیدا لە بنی گوێیدا بیڵێن. باشە؟ بە چاوان پێی دەڵێن خاڵۆ. هەرەوەندە ئەوانەی ناوەتۆمبیل باش کۆنتڕۆڵکە. ئەو بەڵگانەی تایبەتن بە ڕێکەوتنامەکانی بازرگانی چەک، نمونەی هەموو چەکەکان و پیشەکەکان، هەموو ئامێرە پیسەکانی یوسف ئەیر، ناوە شاراوەکان و هەموو شتێکی. یەکەم ئەمبوڵانس کە دێ، یەکەم گروپ کە دێ، یەکەم پۆلیسیش کە دێ. ئەمانە هەموویان هاوڕێکانی خۆمان. ئەوانەی سەرەوە ئەوان کنترۆڵیان کردووە، بەڵام ئێمە بەوانەی خوارەوەوە بە عەرزیاندا دەدەین. ها؟ کرێوەڵات ئەمە شتێک بڵێم. قوربانی خاچی بەرپێت بم جەنگیز.
کێیە؟ ئەلۆ منم بەڕامستاتۆ بۆ ئێرە هەمویان کۆبوونەتەوە. دڵخۆشن؟ چۆن دیارن؟ زۆر دڵخۆش دیارن. ئەزل قسەکانی توی پێوتن هەمویان ڕازین هێشتا قسە دەکەن. ها هەروەها ئەوە بڵێ چی؟ منی تر لێتان دوو دەکەمەوە. ئەوەی وتان کردم دەست لە کار دەکێشمەوە. وا مەڵێ بەڵێ یانی ئەوە لە پرواز دێنی؟ بەڵێ 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 دەواستێنم. ئاوە تەواو ئیتر نامێ لەگەڵتام لەگەڵ تۆفیق دەبم ئیتر لەگەڵ ئەو دەبم وە سەردانی هیچ یەکێکتان ناکەم. وازم لێ بێنن. باش باشە. ئەلۆ ئەلۆ مناڵێکی سەیرە تەواو وەریان گرت هەر خەڵەتان وا دەزانن من تۆم فرۆشت. وەرەوە سەر باسەکەی خۆمان تۆ قەمان کرد. علی هاتە دەورت زۆر مەدحی کردی تۆ ژوا دیشانەکە باوەڕت کردووە. ئەگەر زەناو دەڕێن ماهیمان نەکەی ئێمە ناتوانین لە ژێرەوە بارە هەڵسینەوە. دەی با بچین؟ بە ژێرەی پلانەکە لەوێ ئەوان دەکوژین. حاڵت چۆنە؟ نۆ هێشتا شتێ ماوە. ئەی تۆ لەو کاتەدا چی دەکەی؟ کاری خۆم. خراپ نییە هیچ خراپ نییە. ئافرین جەنگیز یاریەکی باشت بەو پیاوەکرد کە دەیویست من دوور بخاتەوە. زۆر سپاس ئاغام. لەم کاتانەدا تکایەکم لە تۆ دەبێ تەمووس. ئاخر زۆر نەکەوێ. نا ئەمە کەمێک کارە کەمێک خۆشیە. لەگەڵ کەنعانیش قسە بکەین جەنگیز ئەم ماوەیەک دەنگ و باسی نییە. تۆ بینیوتە؟ کەنعان بەک میوانتان هاتووە. بابێ بەخێراتی. بێنەوی دەخۆم بێنە من بۆی دەبم. ها بیرم چوو چاکەتەکەتم لە ناو لۆکەرەکە جێشتۆ. سپاس. لە بەیانەوە گیانمان دەکەوێتە مەترسی ئەوانەوە. هەرچی خوا نووسی بێتی هەر ئەوە دەبێ. ئێمە تا ئێستا بەستە پەتێکدا ڕۆیشتوینە لە بەیانەوە ئەو پەتەش نامێنێ. پیلانێکمان هەیە؟ هەیە مانەوە لە ژیان.
گاڵتە ناکەم پلەمان ئەوەیە چونکە لە بەیانیەوەمانەوەی هەومان لە ژیاندا زەحمەتە دەچینە بێشەڵانی شێرەوە تەنانەت درەنجیشە هەمووتان دەبێت چەکەڵگرن هەموو کەس ئازاد شەرمین من هەموو بەجووتە دەردەچین ئیتر کەس ناتوانێت بەتەنیا ڕزگاری بێ ئازاد ژیانی تایبەتی ئەو شتانە لە بیرکەن لە بەیانیەوە قیامەتە برادران ئەوانەی باوەڕیان بە خوددا هەیە بە دوعا بکەن ئەوانەش کە باوەڕیان پێی نییە بە هاوڵدەن باوەڕی پێبێنن بەبێ یارمەتی خۆی گەورە ئەستەمە لەم کارە دەربچین ئەگەر دەرچوین دوای ئەوە یەکسەر دەدەدەدەدەدەت خێرا لێدە خێرا ئەیر کایە کەنعان گەیشتینە کۆتایی فیلمەکەوانیە؟ ئینشاڵڵا کۆتاییەکەی خۆش دەبێت. دەی تەپۆ تۆ بێنەوە ئادەم چۆنی؟ خۆشبی کاکە سوپاس خێرە کاکە هیچ هەڵەیەکم کردووە؟ لە فایلەکەدا شتی جوانی تێدایە لە هەموو شوێنێک کارت کردووە ئەو کاری خۆمە بەڵام لە شوێنێکی دیش کارت کردووە نەنووسراوە گەوا پاسەوانی ئێمە بۆ ئەوی بزانین پنچینەت چیە تەلەفۆنمان بۆ هاوڕێکمان کرد لەوێ سەرمان سۆما لەوێ سەرۆکی پاسەوانەکان بووی کاکە بەڵام لە ناویانەکە نا لە پاسەوانی دواتر ڕۆژێک ڕێگە و کاتی ئێمە هاتین بۆ ئێرە ئەوێت جێهێشتووە کاکە وسبە کوڕە عالی بچکۆڵ ڕێخەری پاسەوانەکانی ئەوێ بووە قسەت بۆ عالی بچکۆڵ و یوسف بردووە کاک بۆت هەیە دوو قسە بکەیت تەنها دوو ڕستە کاکە هیچ نییە بۆیە نەمنووسی و پاسەوانیکردن نابێتە سەرچاوە لەبەر هیچ شترم نییە ڕستەیەکی درێژ و بێسوود دوا ڕستت ماوە باش بەکاری بێت کاکە سوێن دەخۆم لە ترسە کاکە بەڵێ بەڵێ کاکە بەڵام هیچم نەوتۆ سوێن بەخۆ قسەی گرنگم نەبردووە بەس قسەی ئاسایی سەرزارێکی مە کوڕێکی بچووکم کاکە لێم گەڕێ بڕۆم تخوا ئادەم وسبە کوڕە دیسان ڕستەیەکی درێژ بەڵام بەبەختی ڕستەکەی من کورتە ڕاکە کەستر ماوە تەفۆ شتێکی وا گرنگ نییە بەڵام لەبەرەوەی وتت لە بنج و بناوانیان بکۆڵەوە منیش لە هەموو شتێکم کۆڵیەوە کاکە وەکو چی شتێکی ئاوا شایانی باز نییە ئەو شتانی کە لە هەموو کەسێکدا بەدی دەکرێت یانی شتێکی گرنگ نییە لەکوێیە لەو فایلەی ژێرەوە بڵێ پێشتر کاگەلی تێگەیشت لەوەی زانیاری خۆی بە هەڵە پێماندا هەروەها بە دوای دەچووم ماڵەکەشی نادیارە یانی